سڵاوتان نێبی هاوڕێیان ئەوە کاکزگریە ئەندام پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەندام پەرلەمانێک بەمانای کەلیمە ئەندام پەرلەمان دایمەن لەبەرەی خەڵک بووە، دایمەن لەبەرەی دەنگدەرانی بووە، لەگەر دەنگدەرانی ڕازگۆ بووە. ئەوڕۆ بەخۆم و بە کاکشیوانی هاتینە گوڵمان پێشکەش کرد خۆزگە هەموو ئەندام پەرلەمانەکان و بەرپرسەکان کە کاتێک داهاتنە بەریتانیا وەشی کاکزگری بایەن لەبەرەی خەڵک بایەن کە ئەوها گوڵمان تێکرد بە کاکشیوان ستێر و کاکزگری وەردەمێ لێرەوە ڕای بگێنم لەبەر قسەکانی کاکزگری لەسەر بەڵێنی کاکزگری بەو دە ئەندام پەرلەمانی دیکە دەڵێم خواتان بە قوربانی ئەو پیاوەی بکە چکە ئەمە لەوێ نەدەڕۆیشتین بەیامی زۆر زیاترمانە بوو ئەمنیش هەمان قسەمەیە بە یوام لە بری هێرکاوە گوڵ بدەینە ئەندام پەرلەمانەکان خزمەتی ئەو کابرایە خزمەتی خەڵک دەکە هیچ بەرژەوەندێکمان لەگەڵی نییە هیچ بەرژەوەندێک ئەمە نابەستەوە تەنها ئەوە نەبی ئەو خزمەتکاری خەڵکە ئەمەش خزمەتی وی دەکەین ئەو ئەلێرە ئەگەر ئامادەبی لەسەر سەری خۆمی دادنێم هەموو بەریتانیا پێ دەکەین دووبارە جێگای شانازی دەستخۆشەکانی سپاس دەکەین. زۆر سپاسان دەکەم سەرکەوتوو بن ئینشاءالله دڵنیا بن ئێمە بەردەوام لەبەرەی خەڵک دەبین ئێمە بە دەنگی خەڵکی فەقیر و هەژاراتینە ئەو پەرلەمانە من لەگەڵ هەواڵانی خۆ دڵنیا بن لەبەرەی خەڵک دەبین خەڵکێکی زۆر ئەمڕۆ کە لە ژیانێکی سەختدا دەپەڕی دەبی ئێمە بەردەوام بە ئەو بەڵێن ئێمە بە خەڵک داوەتی خەڵک دەنگی دایتەمە ئێمە بە دەنگی خەڵک هاتینە ئەو پەرلەمانە ئەو خەڵکی هەموو دڵنیا دەکەینەوە بەردەوام دەبین لە خزمەتکردنی خەڵک من وەکو پەرلەمانتارێک بوو بە خزمەتکاری هەموو خەڵکی فەقیر و هەژار دەبن. دەستەکانت خۆش بەیوان ئەو پشتیوانەیە کە لە بوو بە تایبەتی زیندانیانی بادینان هەتا بەردەوام بێتە ئازادکردنیان زۆر زۆر سپاس ئاگامان هەموو شتێکی بەڕاست لە دادگاییکردنی لە سەردانیان لە هەموو شتێکی هەتا لە لەندەنیش بی ئەمە برای توینە ئەتو برا گەورەی مەی تاندی سەری مەی بەخێر بی سەرچاوان سەرچاو